خوا نەخواستە ئەگەر بێت و هەر بڵاوبوونەوەی تیشکی ئەتۆمی هەبێت ئەوە کاریگەریە بێ بۆ سەر ژینگەی کوردستان. بە درێژایی مێژوو ژینگەی کوردستان قوربانیەکی شەڕەکان بووە. قوربانی شەڕێکی درێژخایەنی عێراق ئێران بووە، قوربانی شەڕەکانی تر بووە، قوربانی ئەنفال بووە، قوربانی هەڵەبجە بووە. ئێستاش دیسانەوە بەڵێ ئەم شەڕێکەوە هەیە مەترسیە بۆ سەر ژینگەی کوردستان. خوا نەخواستە ئەگەر بێت و هەر ئیشعاعێکی ئەتۆمی هەبێت، بڵاوبوونەوەی تیشکی ئەتۆمی هەبێت، ئەوە کاریگەریە بێ بۆ سەر ژینگەی کوردستان، بۆ سەر ئاوی ژێرزەوی، بۆ سەر ئاوی سەرزەوی و هەروەها بۆ سەر کۆی سیستەمی ژینگەیی، نەک تەنها لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکەیە. ئەگەر بێت و لە تیشکدانەوەی ئەتۆمی هەبێت، ئەمە بە چەندێکی وێت تاکو ئەم خاکە پاکەوێتەوە؟ پێم وایە تا ئێستا ئەوەی هەیە لە بەردەستا و ئەو داتایەن ئەو شوێنانەی بۆ نمونە ساڵی 1984 86 بوو لە بیرم نەماوە چرنۆبڕ ڕۆیدا لە یەکێتی شوورەوی سۆڤێتی ئەو کاتە. تا ئێستا دوای تێپەڕبوونی لە دوای هەشتاکانەوە تا ئێستا هیچ بەرهەمێک لەو شوێنە تەنانەت ئەگەر سەوزش بێ، ئەگەر بەرهەمەکەشی باش بێ بەکەڵک نایە بۆ خواردن.